دەبێژم مافی خۆی بزانێ بە سەواد بەزانینی زۆر بە خوێندنەوەی کتێب بە تەواوی ئەوانە بزانێت کە حەقی خۆی چییە مافی خۆی چییە و حکوومەت دەبێت بە سەر شاشە بە تەبلیغاتی نێو کۆمەڵگا بە تەواوی ئەوانە تێبکۆشێ بۆی کە بە ئافرەتان بسەلمێنێ کە مافەکانیان چییە ئەوانیش ئینسانن وەکو پیاو وەکو هەموو مرۆڤێکی دیکە. ئافرەت لە وڵاتی ما سربەخۆیەکی وای پێ نەدراوە یاخود خۆیان نەیانتوانێت ئەو سربەخۆیە بەدەست بێنن بەوەی متمانە بەخۆ نەبوونیان یان شوێنێکی بەرچاویان نەبی لە کۆمەڵگا ئەوش کەوای کردووە ڕۆڵی ئافرەت نزم بێ بەڵکو ئاستێکی لاواز دەرکەوێت لەناو کۆمەڵگای ما. بەرەنگاربوونەوە دژی ئافرەتان لەم کاتێ ئێستادا بەرەو زیادبوونەوەیەکی زۆر ڕادە بەدەرچووە لەبەر ئەوەی ئەو شتە لە چی ڕوودەدا ئەو کەسانی کە ئێستا زەواز دەکەن کاتەکەی ماوە لەوانەیە بۆ زەوازکردن ئەوە لە تەمەن لەوانەیە نەگونجاوە بوو ئەوەی کە زەواز بکاتن تەمەنەکەی گونجاو نیوەتە ئەو کەسەیە تێناگە لەو ژیانەی کە تێیدا دەچێتە ژیانی هاوسەرگیریەوە کاتەکەی ماوە. من وەکو کچێکی کورد پێم وایە لە چاو کۆمەڵگای پێشتر تا ڕادێک ئەو تون توێژە کەم کراوەتەوە بەس دەبێت مافەکانی خۆشمان بەدەستبێنین ناو کۆمەڵگای خۆشمانەوە.